بەرزبوونەوەی بەرچاوی نرخی زێر کە ئێستا گەشتۆتە 3692 دۆلار بۆ هەر ئۆنسەیەک نیشانەیەکی ڕوونی نیگەرانیە لەسەر داهاتووی ئابووری ئەمریکا و کامبوونەوەی متمانە بە دۆلار پێشبوونی بەرزبوونەوەی زیاتریشی لێ دەکرێت. شیکەرەوە ئابووریەکان پیان وایە کە ئەم بەرزبوونەوەی ڕاستەوخۆ پەیوەستە بە لاوازبوونی بەردەوامی دۆلار لە بەرامبەر دراوەسەرەکیەکانی دیکەی جیهاندا. ئەوەش بەهۆی ئەو سیاسەتەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە بەرامبەر وڵاتانی جیهان گرتوێتە بەر، هەروەها بەهۆی بەردەوامی جەنگ و پێشبینی ڕوودانی جەنگی زیاتر لە جیهاندا. لە سای زیادبوونی ناجێگیری جیۆسیاسی و ئابووری جیهانیدا زێڕ وەک سەرمایەکی سەلامەت توانایەکی بەرچاوی بۆ بەرزبوونەوەی نرخەکەی نیشان داوە. بانکی جی پی مۆرگان پێشبینی دەکات کە لە چەند ساڵی داهاتوودا نرخی ئۆنسەیەک زێڕ بگاتە 6,000 دۆلار ئەگەر وەبەرهێنەرانی نێودەوڵەتی بەتایبەت دامەزراوەیەکان استراتیژیەکانی خۆیان لە پشتبەستن بە دۆلارەوە بۆ زێڕ بگۆڕن، ئەوە لە کاتێکدا کە ئێستا نرخەکەی لە سەروی 3692 دۆلاردایە، لە کاتێکدا کە گواستنەوەی تەنها لە 0.5 سەرمایی بیانی لە بنەچە ئەمریکیەکانەوە بۆ زێڕ بەسا بۆ بەرزکردنەوەی نرخەکەی بۆ ئاستێکی بێوێنە تا ساڵی 2029. شیکەرەوە ئابووریەکان پیان وایە بەرزبوونەوەی نرخی زێڕ بۆ نزیکەی 3700 دۆلار نیشانەی نیگەرانێکی قوڵە سەبارەت بە ئابووری ئەمریکا و لاوازبوونی متمانە بە دۆلار لەگەڵ ئەوەی دابەزینی بەهای دۆلار یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونەوەی زێڕ بەو پێی نرخی زێڕ بە دۆلار دیاری دەکرێت. هاوکات نزمبوونەوەی قازانجی سوی کوردخایەن تێچووی هەڵگرتنی زێڕ کەم دەکاتەوە لە کاتێکدا نیگەرانەکان لەسەر هەڵاوسان و بەرزبوونەوەی قازانجی سوی درێژخایەن وای کردووە زێڕ سەرنجڕاکێشتر بێت. هەروەها بانکە ناوەندەکانی جیهان بەردەوامن لە کڕینی زێڕ بۆ هەمە چەشنکردنی و بەرهێنانەکانیان، ئەمەش پاڵپشتێکی بێزە بۆ بەرزبوونەوەی نرخەکەی. سەرەڕای بەرزبوونەوەی خێرای نرخی زێڕ و گەشتنی بەهای بازاڕی کەرتی زێڕی جیهانی بۆ سەروی 550 میلیارد دۆلار کە نزیکەی دوو ئەوەندەی لووتکەکانی پێشووە هێشتا کاتێک بەراورد لەگەڵ کۆی بەهای بازاڕی پشکە جیهانیەکاندا دەپێورێت لە لووتکەکانی پێشووی دوورە. ئەم پێشاتانە لە کاتێکدایە کە ئەمڕۆ کەرتی زێڕ 0.390 کۆی بەهای بازاڕی پێک دەهێنێت کە ئەمەش نزمترە لە لووتکەی 0.7 ساڵی 2011. ئەم خاڵە نیشانەی ئەوە دەدات کە سەرەڕای گەشەکردنی بەهاکە هێشتا بوارێکی فراوان بۆ گەشەکردنی زیاتر و بارزبوونەوەی ڕێژەی زێڕ لە بازاڕی گشتیدا لە بەردەستدایە، بەتایبەت لە ڕوانگەی پێوەرەکانی هەڵسەنگاندنەوە.